ئیسلام ئەوێ شوناسی خەڵکی دیار بێ، ئیلحاد و عەلمانیەت شوناس لەناوە بن. ئیسلام ئەوێت خەڵکی بزانێت دایک و باوکی کێن، خێزانەکەی کامەیە و لەکوێوە هاتووە. لە پێناو ئەمەشا شەریعەتێکی ناردۆ کە تیایدا یەکێک لە ئامانجە هەرە گرنگەکانی پاراستنی شوناسی خەڵکی بە دانانی کۆمەڵی ڕێسا و یاسا کە تیایدا زیناکردن و هەموو ئەو شتانەی هاندرن بۆ زیناکردن حرام و قەدەغەکراون، هەتا وەکو شوناسی خەڵکی تێک نەچێ، خێزانەکان بە پتەوی بمێننەوە، کۆمەڵگاش هەڵنەوەشێتەوە. لە کاتێکە ئیلحاد و عەلمانیەت بەڕاستی بە درێژایی حکومڕانیان نەیانتوانی و ئەم لایەنە گرنگەی ژیانی مرۆڤ پارێز، بەڵکو وەتاوی لە ناویان بردووە و ڕۆژ بە ڕۆژی زیاتر لە ناویە بن. بۆیە بینین بەپێی راپۆرتێکی سەنتەری ئاماری ئەمریکا 7 ملیۆن و 600 هزار مناڵ لە ئەمریکا بە بێباوک ژیان بەسەرە بن. 7 ملیۆن و 600 هزار مناڵی بێباوک لەگەڵ باوکیان ناژی کە بەشێکی زۆریان بەهۆی ئەوەیە کەوا باوکیان نادیارە، چونکە بە مناڵی زینا حسابیان بۆ کراوە. هەروەها پێی راپۆرتێکی ڕۆژنامەی دەیلی میل لە بەریتانیا 1 ملیۆن منداڵ هەن کە نازانن باوکیان کێ. ئەزان هۆکاری هەموو شتانە چییە؟ هۆکارەکەی کەوا عەلمانیەت و ئیلحاد ئەم پایە گەورەی ژیانیان ڕووخاند بە ناوی ئازادی تاکە کەسیەوە هیچ ڕێگریکیان نەهێشتێتەوە فەساد و خراپەکاری. برەودان بە زینا و دایەنپیسی، بڵاوکردنەوەی هاوڕەگەزبازی، سەرفکردنی تریلیۆنان دۆلار بە بڵاوکردنەوەی بێڕەوشێنەوە خەڵکیە. ئەمە دەرەنجامەکەی ئەبێ. گەشتونەتە ئاستێ برا و خوشکە باشەکانی من، بەرنامەی تایبەتیان دانەوە لە تەلەڤیزیۆنە ئافرەتێکێنن کەوا لەگەڵ 3-4 پیا و زینای کردووە، لەعیاذ بالله، مناڵیشی بۆ لێیان. پیاوەکان ڕیز دەکەن و تێستی DNA یەکەن بۆ مناڵەکان و پاشانێکێک لە پیاوەکانە بێتە باوکی مناڵەکە و پیاوەکانی تر لە خۆشی ئاهەنگە گێڕن نەجاتیان بۆ لە ئەڵگرتنی بەرپرسیارەتی مناڵێک. You are not the father. ساڵانە هەزاران مناڵی زینا فڕێدان لە ئەمریکا و ئەوروپا. ئێستا ناچار بۆ ڕێگیکردین لە مردنی ئەو مناڵانە سندوقی تایبەتیان داناوە لەسەر شەقامەکان بۆی کەوا ئەو مناڵانەیان تێبکرێ و لە مردن ڕزگاریان ببێ. هەر بۆی بەپێی راپۆرتێکی کەناڵی BBC زیاد لە 2000 سندوقی هەڵگرتنەوەی مناڵی نەویستا و دانراون لە سەرانسەری ئەوروپا برا و خوشکە باشەکان. بەڕاستی ئەمە چکارە ساتێک کە عەلمانیەت و ئیلحاد بەسەر خەڵکیە هێناویانە. کۆمەڵگەیان چۆن وێران کردو لە ڕووی ئەخلاقیەوە. ئێستا ئەوروپا و ئەمریکا تیاما و لە نێوان دوو کارە ساتی گەورەیە. یان مناڵەکە بێ سەرپەرشت ئەبێ، بێ دایک و باوک گەورە ئەبێ، یان ئەو مناڵەشی کە دایک و باوکیانێ لەگەڵ تەمەنیان گەشتە 18 ساڵ دایک و باوکیان بەجێهێڵن و لێیان ناپرسنەوە جارێکی تر. سەیری جیاوازیم حاڵە بکەن لەگەڵەوەی کە لە وڵاتێکی موسڵماننشینی وەکو سوعودیا ڕوئەدا کە ئەبینین لەژێر سایی ئیسلامە خێزان پلەپێگەی دایک و باوک بە جوانی ئەپارێزی. لە ساڵی 2019 پیاوێک کە ناوی حەیزان الحەربی بووە وەفاتی کردووە دەڕاتەوە بەلای خوای پەروەردگار کە خاوەنی سەیدترین داوای محکەمە بوو لە وڵاتی سعودیە. ئەیشەوە بوو کەوا لەگەڵ براقی چوونە محکەمە چونکە شەڕیان بوو لەسەرەوەی کامیان دایکە پیرەکەیان بەخێو بکەن و پاداشتی قیامەت بۆ خۆیان بەدەست بێن و مسۆگەری بکەن. کاتێ دادگا بڕیاریدا کە برابچووەکەی حەیزان الحەربی بەخێوکردنی دایکی لە ئەستۆ بگرێ، تەسەوڕەکەن چی ڕوویدا برا و خوشکە باشەکانم. ئەم پیاوە بە تەمەنە بە جۆرێ گریا کە هەموو ئەو کەسانی کە گوێیان لێبوو لە ناو دادگاکەیە دەستیان کرد بە گریا لەگەڵیە. لە کاتێکا دایکیان هێندە تەمەنی هەڵکشابوو و کێشی لە 20 کیلۆ تێپەڕی ناکرد و لەم دنیادا خاوەنی هیچ شتێک نەبوو جگەل لە ئەڵقەیەکی مس نەبێ. ئەمە چ شتێکە خەڵکی والێکە هێندە ڕێز و قەدی دایک و باوکیان بزانن. بێگومان نیعمەتی ئیسلام و بەرنامەکەیەتی برا و خوشکە باشەکانە. بۆیە موسڵمانانی خۆشەویست، ئێمە ژۆک و پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێکەیان فەرموو یا قەومەنا پێتان ئەڵێین ئەی گەلە خۆشەویستەکەمان شوێن بەرنامەی مولحید و عەلمانیەکان مەکەون بۆی کە لە دنیادا تووشی ئەم ژیانە تاڵە نەبن و لە قیامەتیشا سزایەکی سەخت نەتانگرێتەوە. وەرنەوە سەر ڕێچکە و ڕێبازی دیندارێتیتان بگەڕێنەوە سەر ڕێگە ڕاستەکەی ئیسلام. تەنها ئیسلامە ژیانێکی پاک و عەفیفمان بۆ دەستە بەرەکات. شوێنکەوتی هەر بەرنامەیەکی تووشی کارەساتی کۆمەڵایەتیمانەکە. ئەزان هەر پیاوێکی ئەوروپی لە ژیانیا لانی کەم لەگەڵ 8 ئافرەتە زیناکە. ئەمە ڕێژەیەکی ناوەندە کە وەرگیراوە. ئەنا پیاوی وا هەیە لەگەڵ دەیان و سەدان ئافرەت زینای کردووە. هەر ئافرەتێک باسی زوڵم و ستەمی ئیسلامی کرد بڵێ بڕۆ بەلای ئەوروپا و ئەمریکاوە فریای ژنانی ئەوێ بکەوە، واز دە ئێمە بێنە ئەمانەیە ژیانێکی پاک و شکۆماندانە و پاک داوێنی بەسەر بەرین. بڕۆن فریای ژنانی فەڕەنسا بکەون کە بەپێی راپۆرتی کەناڵی فرانس 24 ئەڵێ ڕێژەی تەحەڕوش لە هۆکارەکانی گواستنەوەی گەشتیان لە 100% لە 100% ئافرەتان لە فەڕەنسا دەستدرێژیان ئەکرێتە سەر. واتە ئافرەتێ سواری پاس و قیتار و تەکسی هۆکارەکانی گواستنەوە بوو بێ تووشی تەحەڕوش بۆ بە هەموو شوێنەکانی جستەیەوە. لێرە بە عەلمانیەت و ئیلحاد دەڵێن ئێمە ئەو ژیانە کارە ساتبارەمان ناوێ کە ئێوە ڕۆژ بە ڕۆژ هەوڵەدەن ئەم وڵاتەوە خەڵکە بەشمێنێتەکەی بخەنە ژیانێکی لەو شێوەیەوە کە دەرەنجامەکەی هەڵۆشانەوەی خێزان و بڵاوبوونەوەی فەساد و خراپەکاریە، بڵاوبوونەوەی تەحەڕوش و مناڵی زینا و لەناوبردنی شوناسی خەڵکیە. ئێمە ژیانێکی پاک و بێگەردمانەوێ کە ئیسلام دابینیەکە بۆ خەڵکی سەرزەوی. ئەوان ئافرەتیان هێنایە دەرەوە
بەناوی ئەوی کە مافیان دەنێ بەڵام لەگەڵەوەی کە مافەکەشیان لێوەرگرتنەوە ئەرکێکی تریشیان خستە سەر شانیان وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.